ئەمڕۆ DNA ئەنجام بدرێ بۆ کەسوکاری ڕووداوەکانی 22 ئەیلول کە تێیدا 8 کەس لای ئێمە بە شێوەیەکی فەرمی تۆمار کراوە. ئەم 8 کەسە ئێمە DNA پرۆفایلەکان بە شێوەیەکی فەرمی بە هاوکاری و هەماهەنگی کاک شێخ لاوری شێخجەنگی کاروباری یاسایی بۆ ئەنجامەدرێ ڕەوانی وڵاتی تورکیا لەگەڵ وڵاتی ڕۆمانیا و وڵاتی بولغاریا ئەکرێت. ئێستاش ئێمە زیاتر بۆ دڵنیابوونی لەوەی کە پشکنینی دیێنەیمان بۆ بکەن بۆەوەی کە بتوانین لە ڕێگەیەوە کە سوکارەکانمان بدۆزینەوە. هیچ سەرەداوێکمان دەست نەکەوتەوە. ئێمە وەکو خۆمان نزیکی 5 تا 6 ڕۆژ لەوێ بوین و گەڕاوین سەرجەم کەمپ و خەستەخانەکان گەڕاوین. زۆر سپاسی کاک شێخ لاوورەکەین کە هەڵساوە بلێەوە کە هاوکاری ئێمەشی کردو و تەنانەت لێرەوە تێچوونی ئەرکی تێچوونی ئەم پشکنینەی گرتووەتە ئەستۆی خۆی. بۆ ئەو تەرمانە DNA پرۆفایل کراوە. اینجا ئەوەی کە ئێمە ئەیکەین لێرە DNA دایکەکان ئەەکەین یا باوکەکان، یا ئەگەر لە حاڵەتێکە دایک و باوک و جوودی نەبێ بۆ برا و خوشک ئەیکەین و ئەینێرین بۆ ئەو وڵاتانە. وەکو باسی کرد کاگاری، ئەمە ساڵی پار بۆ یۆنانمان نارد و ئەم ساڵ بۆ بولغاریا ئەینێرین. لەوێ ئەوان لە ڕێی پرۆفایلی ئێمەوە مردوەکان ئەناسنەوە، ئەوانەی کەوا بڵین قوربانیانە کە هی ئێمن بە پێی ناوەکان و بە پێی هینەکە بە پێی بڵین پرۆفایلی یەکگرتنی پرۆفایلەکانەوە ئەینێرنەوە کە ئەمە فڵان کەسە.